بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە پێکنەهێنانی کابینەی دەهەمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین دوای ئەوەی 6 مانگە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام درراوە بەڵام هەردوو حیزبی دەسەڵات پارتی و یەکێتی نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن و لە دوای 6 مانگ لە هەڵبژاردن هێشتا ئاستۆی پێگەرانی حکوومەت ڕوون نییە. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بێگومان لە 20 دەی ساڵی ڕابردوو ساڵی 2024 بەڕێوەچوو. یەکەم کۆبوونەوەی پەرلەمانیش لە 2/12 ساڵی پار بەڕێوەچوو کە لەم کۆبوونێدا تەنها پەرلەمانتاران سوێندی یاساییان خوارد و لەو کاتەوە تەنها موچەوەرەگرن و هیچ کۆبوونەوەیەکی دیکە نەکراوە حکوومەتیشی لێ پێک نەهاتووە. بەپێی یاسا لە دانیشتنی یەکەم دەبێت سەرۆکایەتی پەرلەمان کە لە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێر پێک دێت دەبێت هەڵبژێرێت بەڵام بەداخەوە ئەو کۆبوونەوەیە بە نایاسایی بەکراوەی بەجێ هێڵرا و تا ئێستا دەستەی سەرۆکایەتی پێک نەهاتووە. دوای 6 مانگ پارتی و یەکێتی لەسەر پۆستەکان بێگومان ڕێک ناکەون ژمارەیەک کۆبوونەوەیان کردووە لە هەولێر و لە سلێمانی بەڵام ڕێک نەکەوتن. کێشەکان چیە؟ پۆستە سیادیەکان سەرۆکایەتەکان ینی پۆستە سیادیەکان و سەرۆکایەتەکان وەکو هەرێم سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان بێگومان ئەم جارە یەکێتی وەک دەوتێت باز لەواکە داوای سەرۆکایەتی هەرێمەکات یان سەرۆکی هەرێمەکات پەرلەمانی ناوێت بەڵام پارتی بەمە ڕازی نەبووە. لە وەزارەتە سیادیەکانیشە بێگومان وەزارەتی ناوخۆ و سامانە سروشتەکان و پێشمەرگە و داراییمانەیە ئەوەی دیکە وەزارەتی خزمەت گوزارین لەم 4 وەزارەتەش یەکێتی خواستی هەیە داوای کردو کە ناوخۆ و سامانە سروشتەکان وەرگێ بەڵام پارتی ڕازی نەبووە دەڵێت پێشمەرگە و داراییتان پێدەین. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێممان هەیە کە دەستگاکانی ئاسایش سەر بەم ئەنجومەنی ئاسایشن پێشتر پێشەوەی مەسرور بەرزانی بێتە سەرۆکی حکوومەت بێتە سەرۆکی کابینی نوێم خۆی ڕاوێژکاری ئەم ئەنجومەنە بوو لە دوای ئەوە تا ئێستا بە شێوازێکی فەرمی ڕاوێژکاری نییە و ئەم پۆسەش لای پارتی ماوەتەوە. ئەنجومەنی باڵای دادوەری هەیە ئێستا ئەمیژی چێکە لە سەرۆکایەتەکان ئەمیش قسە و باس و گرفتی لەسرە. باشە پۆستەکان لە ناو ئەنجومەنی وەزیرانە بێگومان سەرۆکی حکوومەت و جێگرەکەیمان هەیە 19 وەزارەتمان هەیە کە باسمان کرد 4یان سیادین و ماباقی دیکە خەدەمین 3 وەزیری هەرێممان هەیە وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا وەزیری هەرێم بۆ کاروباری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. هەروەها سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە لەم کابینەیە دەسەڵاتێکی زۆری لایە تەنانەت یەکێتی یەکێک لە خاڵەکانی لەسەر ئەم بابەتەیە کە ڕازینی ئەوەندە دەسەڵاتی لابێت. سکرتێری ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە ئەم پۆستە لای یەکێتیە و پۆستەش لای پارتیە. باشە جگە لە وەزارەتەکان کۆمەڵە فەرمانگەمان هەن کە بەرپرسەکانیان باڵین پلەی وەزیرانێ وەکو فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کەمیش لای پارتیە فەرمانگەی میدیا و زانیاری هەر لای پارتیە فەرمانگەی هەماهەنگی بە دۆداچوون فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئەمانە بەرپرسەکانیان پلەی وەزیرانەیە. جگەل لەم فەرمانگانە کۆمەڵێک دەستەمانەیە کە ئەمانیش دیسانەوە بەرپرسەکانیان پلەی وەزیریان هەیە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەکو دەستەی وەبەرهێنان دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم دەستگای گشتی کاروباری مین ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان هەروەها ئەکادیمیای کوردی نووسنگەی ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان ئەنجومەنی ڕاژەی گشتی. باش ماوە یاسایەکان بۆ پێگەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بەپێی یاسا دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە 30 ڕۆژدا سەرۆکی هەرێم لە نێوهۆڵی پەرلەمان بە دەنگدانی ئاشکرا ئەبێ هەڵبژێردێت. سەرۆکی هەرێمیش کاندیدی سەرۆکوەزیران ڕادەسپێرێت دوایەوەی کە خۆی هەڵبژێرا ئەبێ لە ماوەی 30 ڕۆژدا ئەمیش کابینە ویزارەکەی خۆی پێشکەش بە پەرلەمان کە بۆ دەنگدان لەسەری. پەرلەمان متمانە بە سەرۆک و جێگر و کابینەی حکوومەت دەبەخشێت. ئەمی باسمان کرد ئەو وادەیە بوو کە تێیدا 6 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە بەڵام تا یاسایەکێتی و پارتی بەهۆی ڕێک نەکەوتنیانەوە نەتوانراوە دانیشتنی دووەمی پەرلەمان ئەنجام بدرێت و تا ئێستا ڕوون نییەکەی کابینەی نوێ واتە کابینەی دەی حکوومەتی هەرێم پێگەهێنرێت.